سڵاوتان لێبێت ئەمەی دەبینن ئاوی بازار نییە بەڵکو ئەمە ئاوی خواردنەوەی دانیشتوانی سنتەری قەزای دەکانە. بە گوتەی دانیشتوانان لەگەڵ بارینی هەر بارانێک ئەمە حاڵی ئاوی خواردنەوەیانە و بەم شێوەیە ڕەنجی لێل و شێلو دەبێت. هاتوومەتە فەرمانگەی ئاوی سیدەکان لەگەڵ بەرپرسیەوە فەرمانگەیە هۆکار و گرفتەکانی بەردەم ئاوی خواردنەوەیان دەخینە ڕوو. بە پێی زانیارەکانی زاری کرمانجی جیا لە سنتەری قەزا لە هەمان کات 100 گوندی ئەو دەڤەرە ئاریشە و کەم و کوڕیان لە ئاوی خواردنەوە هەیە. سەرچاوی ئاوی بەربزین کە ئێستا دێتەوە بۆ سنتەری قەزای سیدەکان کاتی خۆی ئەو ئاوە بەشی هاوڵاتیانی دەکرد، بەڵام ئێستا ژمارەی دانیشتوانی سنتەری قەزا زیاد بووینە، زیاتر لە 1020 هاوبەش زیاتری لەسرە. ئێستا کەمێک لە ئاوی ڕووبار تێکەڵ بە کانیاوەکە دەکرێت بۆ ئەوەی بەشی هاوڵاتیان بکات، بەڵام ئەم ئاوەش لە کاتی بارانبارین لە وەرزی زستان و بەهاران کەمێک لێر دەبێت. داواکاری هاوڵاتیانش کە ڕۆژانە دێن کە بزانن هۆکاری لێربوونی و ئەم ئاوەچە دیارە هۆکارەکەی بارینی بارانە و ئاوی ڕووبارش کەمێک تێک هەڵ دەکرێت لەگەڵ ئاوی کانیەکەلەوەی بەشی هاوڵاتیان بکات و ئەم گرفتەش چارەسەر دەکرێت چونکە بڕەپارەیەک تەرخان کراوە لە ئیداری سەربەخۆ بۆ ئەوەی سەر و چاوەکە فلتەر بکرێت و حوزی پاڵاوتن و نیشتنی بۆ بکرێت. سروی سیدەکان کە زیاتر لە 130 گوندی ئاوەدانی هەیە، زیاتر لە 100 گوندی ئێستا کێشەی ئاویان هەیە بەهۆی خراپی پرۆژەکانیان کە کاتی خۆ کراینەوە ئەو کات باش بووینە، بەڵام ئێستا پرۆژه ئاوی خواردنەوەیان کۆن بووینە و دێن لە کار بکەون. 26 گوندشمان لە وەرزی هاوینان دەبێت بە تانکەریان لۆبسی وڵا بگرە، هەندێکشان لە جستانانش دەبێت ئاویان بە تانکەر لۆبێت. ئەوانش بەهۆی هەیە تۆڕی ئاویان بە تەواوی لە کارکەوتیە هەیە، گوندەکە بەرفراوان بووە، ماڵەکان چوونەتە پشت حوزی دابشکردنی ئاو. زۆر بەشان لە ساڵانی نەوەتەکان لەلایەن ڕێکخراوە خێرخەوازەکان دروست کراون کە وەکو پێویست نەبووینە. فەرمانگای ئاوی سیدەکان داواکاری ئەوانمان بەرز کردەوەتەوە بۆ قامەتی قەزای سیدەکان و بەڕێوە بەرەتەی ئاوی سۆران هەموو هەولێکش ئەدەین گرفتی گوندەکانی تر چارەسەر بکەن کە کێشەی ئاویان هەیە.